سڵاوتان لەبێت لای هەمومان ڕوونا کە لە هەرێمی کوردستان چەندین ناوچە هەیە تایبەتە بە کرێکاران و بە مەیدانی کرێکاران ناسراون لەم مەیدانەدا کرێکاران هاوشێوەی من لە پاڵ کەلوپەلەکانیانە دادەنیشن و چاوەڕوانی ئۆتۆمبیلێک یاخود خاوەنکارێک دەکەن تا ئیشێکیان پێ بدات و ئەوانی بشنە سەرکار بەڵام ئەوە کاتژمێر نزیک دەبێتەوە لە 11 نیوەڕۆ تقریباً تا ئێستا ژمارەیەکی بەرچاویان کاریان دەست نەکەوتووە دەشڵێن بەهۆی زۆری ژمارەی کرێکارانەوە کارکردن بۆ ئەوان کەم بۆتەوە و نرخی ڕۆژیش دابەزیوە بە تایبەتی کە جاران دەڵێن نرخی کرێکار وە کارەکەی زیاتر بووە لەم بەرنامەدا تیشک دەخەینە سەر دۆخی کرێکاران کە ئەمڕۆ یەکی ئایارە و دەمانەوێت بزانین دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان لە چ ئاستێک لەگەڵمانە تاکە بەخێر بێن سەر چاو دەربارەی کرێکار کەس وەکو حکوومەت هاوکاری کرێکار ناکە زاماروی بکەوتە خوارۆ نەخۆشکەوی هیچ کەس وەکو حکوومەت هاوکاری نییە بەس خۆت ئیتر ژیانی کرێکاری خۆت ئەزانی تۆزێ زۆر ناڕەحەتە بەڕاستی ئیشی بلۆکاری زۆر 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 ناڕەحەتە بەس دەسڵات نییە چاریش نییە مەجبوری بیکەی کاسبیەکی حەڵاڵ و زەڵاڵە بەڕاستی بەس ئەوەی تایە مەرموونی خوای گەورە نێ مەرموونی کەس ناوی چاوەڕێی دەستی نامەرد ناکەی ڕێزمەیە بۆ جەنابتان وەکو میهنەی ئەوە بڵێ حکومەت هاوکاری تەکا و حکومەت یارمەتی تەدا شتی وانیە زامارەوی تووشی فەقەراتەوی بەڕاستی ناڕەحەتە قسەی خەڵکیەتە سەر ئیتر ئەوەی هاتیا بەس نانێکی کاسبێکی حەڵاڵە هەوەسی خۆتە هەر دەقەیە کاورا وعدی پێ بۆی بە شەرتێ ئەڕۆی بۆ ئیش ناچی بۆی زەخت لەسەر نییە ئازادی لە ئیشەکە خۆتە ئازادی من وەکو خۆم زۆر مرتاحم بە ئیشەکە خی گەورە هاوکاریمان بکە زۆر مرتاحم بە میش وەڵی وەکو سەلامەتی ئەبێ وریابی لە ئیشا بەس کەس وەکو سەلامەتی کەس هاوکاری ناکە بڵێ هەرچی پێ بێ مستەقبەلی کەوتنە لە ماڵە یعنی ئەوە میهنەیەکی ئەوەی نییە بڵێ وڵا کاکە حکومەت هاوکاری مەکە یا ئەوەی هاتیا مستەقبەل کاراوتی وەکو خانەنشین ئەم ئیشە خانەنشینی نییە یەک دەنگ وەکو وڵاتان نییە بێژی وڵا کاورا کاکەمینەیەکی ئیشەکێر مستەقبەل ئەگەر شتێکی پێ ها خوا نەخواست لەبان دەڕابێ کەوتە خوارۆ یا شوێنێکی ئێشی پێگەی تووشی فەقەرات بوو لە ساعت 95 ئیشی وەسایی تووشی فەقەراتەوی لە ساعت 95 بەسی دەسڵاتیش نییە ئیشیش باشە شکر حالێن ئیسا باشە وەکو بڵێ وەکو پاروپێرار نییە ئیشی وەسایی وەکو پاروپێرار نییە ئیشەکان نەماون زیاتر ئیشەکە تۆزێەوە بۆنەی بێمەعاشی و ئیشیش وەساوە مەعاش بدرێ ئیش باش بابێکی مە تۆ کاک وەکو کەس کەوتێتە خوارۆ وەڵاهی وەکو کەس ناسرای ئێمە کەوتێتە خوارۆ نەبووە بەس ئەرێ برادێکم لەگەڵ کابراایەکە ڕۆی کرێکارێکی داما بوو تووشی حادیسە بوو تەبان بۆ ئیشی کرێکاری چوو خەڵ 12 ساڵە 10 ساڵە لە جیا کەوت هیچ کەسیش وەکو مەگەر خەڵکێک هاوکاری بکە ئەینا خەڵک هاوکاری ناکە لە ڕاستیە بەسام ئەو سەتلەمبەرێ وەکو هاوکاری ناکرێت ڕەفیقێکمەیە وەسا فەقیرە فەقەراتی درزی بردووە ئەیشیکا ئیسائیش بە زۆر بەکەمی دکتۆریش ئیزنی داوە بە هیچ شێوەیە نابێ ئیشی وەسایی بکە بەس دەی ژیانەکەی ئەویش ماڵ و مناڵی هەیە ژیانی ناڕوە وەکو مەعاشی نییە
سیازدە ساڵ لەمەوبەر لە کاتی چوون بۆ کرێکاری پشتیوان ئەحمەدی دانیشتووی قەزای شارەزور تووشی ڕووداوێکی سەختی هاتوچۆ دەبێت و بەو هۆیەوە تەواوی ئەندامەکانی جەستەی جگە لە هەستی بیستن لە دەست دەدات. پشتیوان سەرڕای خەرجی ڕۆژانەی کە بەهۆی نەخۆشیەکەی و پاکڕاگرتنی لەلایەن براکەیەوە بەڵام هیچ موچەیەکی وەک خاننشینی پیشەیی یاخود کەمەندامی نییە و دایکی بەناچاری بژێوی ژیانیان دابین دەکات. پشتیوان نمونەیەکە لەو دەیان نمونەیەی کە لە هەرێمی کوردستاندا هەنوو لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە پشتگوێ خراون. باوکی پشتیوان تا مردنیشی بە ئاواتی هەستانەوەی کوڕەکەی بوو، بەڵام وا دیارە تەواوی ئەم خانەوادە کۆز دەکەن و پشتیوانیش بەو ئازار و پەراوێستخستنەوەیە دەمێنێتەوە. بداية أمي أوفل ملهم روجيكي آيات في روزة كم له هشي كريكاري سر لكم عنو له كريكاري همو جيهان وكو بيما أول لحيش أرجكي خواب أول بو كريكار نكراو هش سابي بو ناكري لراسيا والله روجانا أول يمن بفي خوم عن نشين بدمي شكو زلامة تمنيك ما ناتر جالك قبل إيرانية يعني أبي برنجي شاني خومان أشكوي تخارج بمو أو حش نكينيا حش أوينيا بلين جاري لهريمي كردستان وراسي للراسي شاعر كده كان يشنبي أخوة قادر توش ناجي عن تو حش وانا كده شو فيها كده وتي لبرادر جام بريسي وتي تو بمنوش دي أجر من نبي تو منيش بوناجي باش اگر من كريكاري ناكم ومن الرنج ندم ومن اول ندم بلا بو خومي كم بلا ام لقلا من هاوكارم بوتو اگر بيما بو اچاق بو اما يك دو من نالم يعني هاوكاري كريكار حر نكراو كابرا راس بو خو ايشا بو خو الرنجا بو خو بارا بياكا بلا ام لقلا وشا بابا اما خلقي كوين اما خلقي امولاتي من لوجه لكم الله خلق باشتر به واسع باشتر به بلام لمن خرابت زوره وايه اما ابي بكروسان للراسيه من اسمتي من اگر نيشن بو ايش زور اساي بلام هيا اگر روشك نشت الدرو جاني ناروه يعني اول روش نشت الدرو حسابك إداري بطالة إداري بطالة إداري بطالة أمر ڕۆژی کرێکارانە بەڕاستی لەم کات و ساتا لەم وڵاتی خۆمانە هیچ خزمەتێ بە کرێکار نەکراوە. بۆ نمونە ئەم پیاوانە بەڵێ برای منن بەس وەسا و کرێکارن. تەماشاکەی ڕۆژانەیەک وەرەگرێ بەشی بژێوی ماڵ و مناڵەکەی ناکا. ئەبێ 20,000 چی بکە بە ڕۆنی با بە شەکەری با بە ئەیادەی با بە وەحدە و ئاو کارەبای با تەماشاکەی بژێویەکەی دەرناکە. سەرەڕایەوەش دایمە میشوکارە نییە. من خەڵک ئەزانم خزمی خۆمە خەڵکی ئەم دەی خۆمانەیە ڕۆژانە ئەچێتە سلێمانی 5-6,000 بەس بە کرێدا ئەچێت تا ئێوارە ئەوەسێ لەسەر شەستێکەی سلێمانی هیچ شتێکی دەست ناکەوێت بەشی پارەی مریشێکی دەست ناکەوێت بەڕاستی حکوومەتی مالی کردوون هیچی بۆ نەکردوون سەرەڕایەوەش مەوسیمەکانی تر لەوە چێ بتوان شتێک بۆ ماڵ و مناڵ پەیاکەن بەس 3 مانگی زستان لە ماڵەوە نەمان 3 مانگی زستان تۆ 90 ڕۆژەکە 90 ڕۆژ تۆ خاوەن عایلەیەک بۆ نمونەی سێمە لەگەڵمان هەیە ئەو پیاوە بە ڕێزانە 5-6 سەر خێزانی هەیە تەلەبەی زانکۆی هەیە نەخۆشی درێژخایەنی هەیە
هیچی پێ نییە داواکەن لە حکوومەتی هەرێم شتێکیان بۆ بکەن با بە ئەوەنە پراوێز نەخرێن لەبەرەوەش هەلی کارێکیان بۆ بکەن ڕۆژنە ڕۆژێکیش ئیشیان دەست ناکەوێت جاری وایە لە هەفتەیەکە ڕۆژێ دوو ڕۆژیشی دەسەکەوێت سەر ڕایەوەش باری سەلامەتیەکەیان خۆتە وەسکە لەو شتە بینی وە هەڵێواسن وەڵی خۆم بۆ خۆم تاوارە بە دیارێن وەڵێم تخوا قاشتان باش دانێبا نەکەونە خوارەوە ینی سەلامەتیەکەشیان زۆر ئەوە نییە داواکەم لە حکوومەتی هەرێم شتێکیان بۆ بکە قەرەبووەکو قەرەبوو نییە بەس شتێکیان بۆ بکە ئەگەر ئیشی نەبوو شتێکی باتیە بژەی ماڵ و مناڵەکەی پێ با بەڕێوە حبيبي الله وياك اهلا وسهلا حبيبي كلكم عرب اهلا وسهلا كيف وين اهلك؟ خەڵکی کوێیت بۆچی ئێستا لە سلێمانیت هنا في سليماني وەڵا بۆ ئیش هیچ هۆکارێکی دیکەی نییە يوميات بكم يعني وەڵا مەرج نییە بە ڕۆژانە بێت بەجار و ئیش کەوتووە جاری وایە 20,000 یان کەمتر ئەی ئیش هەیە یان نییە بەخوا ئیش کەمە ئەرە وەڵا کەمە وەڵا ئیش نییە تۆ خەڵکی کوێی بابل يعمل سفر ئەی ئیش هەیە لێرە ئەی ئیش هەیە یان نییە ماكو قليل ماكو العمل قليل قليل کە نییە بۆچی ئێستا لە پارێزگای سلێمانیت بۆ دانیشتووی لەم شارە بسبب الشيء مهجرين احنا نعم دۆخی ئێستای بابل چۆنە والله الوضع زين ئەی هۆکار چییە لە سلێمانی ماویتەوە ناگەڕێتەوە شارەکەی خۆت ئەوا دەڵی لێرە ئیش نییە خۆ وەڵا دۆخی بابل باشە گرفتی ئەمنیان هەیە نەوەڵا تا ئێستا ئیشم دەست نەکەوتووە چاوەڕێ دەکەین و خوا گەورەیە ما بها أحد غير مسيطر عليه جیاوازی زۆر هەیە لە نێوان کرێکارانی کورد و ناوەڕاست و خوار و عێراق فرق نية نفس الشيء ماكو فرق بە نزیکەی ئێستا کاتژمێر 10 خولەکە تا ئێستا هیچ ئیشێک دەست نەکەوتووە لا والله حتى هسه ما طالعين العمل ننتظر بعد الله كريم ڕۆژانە بە چەند ئیش فرق دەکەن اكو من ال 25 ال 30 ال 40 اكو فرق اكو مو يوميت اكو قنطرات نشتغل اكو فرق اكو ئێستا کەش و هەواکە زۆر لەبار نییە ما لها علاقة جو ئیشی ئێمە پەیوەندی بە کەشوهەواوە نییە واتە ئێوە بە درێژایی وەرزەکان لە کاردان بەڵێ هەموو وەرزەکان لە چاوەڕوانی کارداین ئەوە من 10 ساڵە لێرە مودا دەنیشم چاوەڕوانی کار دەکەم اهلا وسهلا ئەی تۆ خەڵکی کوێی بابل جرف الصخر بابل واتە هاوشێوەی ئەم پیاوەی بەڵێ خەڵکی یەک شوێنین و کێشەکانیشمان وەکو یەکە الشغل قليل يعني بە شێوەیەکی گشتی ئیش زۆرە یان کەمە ڕۆژانە دێنە ئێرە و ئیشیش کەمە هو رزق يعني مو يعني صدفة يعني ساعة ساعتين الله أعلم يجد رزق يعني أي والله عمل بشكل عام هواية لو قليل وەڵا کەمە ئیش زۆر کەمە مەگەر یەکێک معمیلی خۆی هەبێت تەلەفۆنی بۆ بکات و ئەویش لێرەوە بەڕێ بکەوێت کرێکاران لێرە دەوەستن لەگەڵ بەردەم مزگەوتی گەورە و گەڕەکی بەکرەجۆ وایە یان شوێنی دیکەشەیە ومنطقة بكرجو خلاص ثلاثة تقريبا خلاص هو أكثر شيء هي هاي العلوة هنا عند هاي المدينة تقريبا 4 مكان نعم مخضر هم هاي تقريبا 5 مكان 5 مكان تقريبا امام العلوة السليمانية نعم علو مال مخضر مال هاي العلوة من الجامع الكبير ورابرين بس بصورة عامة العمل قليل هنا يعني أكو إيراني أكو عربي أكو كردي والعمل قليل يعني حيل أي والله وەکو ئەم کرێکارانە ئاماژیان بۆ کردوە ئێمەش گرنگ بوو لامان کە ئشارەتی پێبین ئەوەیە کە جگە لە کرێکاری کورد کرێکاری عەرەب و سووری و ئێرانی شێوەکۆم برا عەرەبە ئاماژی پێکرد لە هەموو نەوعەکان هەیە هەم سووری هەیە هەم ئێرانی هەیە هەم عەرەب هەیە هەم کوردیە کرێکاری ئێرانی زۆرە والله إيراني زوري جاي هواي عدد هو الجماعة اللي يجي أكثر شيء ياخذ إيراني ما ياخذ عربي إيه على مدلقة يعني إيه هاتنی ئەم ژمارە زۆرە جیاوازی نرخی دروست کردووە نا جیاوازێکی وای نییە نرخی کار هەر 30,000 بۆ 40,000 و بە پێی کارە بەس زیاتر کار بە کرێکاری ئێرانی دەدرێت بەراورد بە کرێکاری ناوچەکانی دیکەی وەک ئێمە مال إيراني عاشق
يجي يسالك يقول لك انت ايراني لو عربي تقول له عربي يروح يعوفك. اي ايراني يعني بارز اكيد. بۆچی ئەم جیاوازیە دەکەن هۆکار چییە؟ وڵات تەنیا پەیوەندی بە بیرکردنەوەی خاوەن کارەکانەوە هەیە، ئیتر هیچی دیکە نییە. کوردەکان برای ئێمەن و لەسەر سەرمانن چونکە زۆر یارمەتیمان دەدەن. مامەڵەیان لەگەڵ ئێمە زۆر باشە، باوەڕ بکە وەک براوان، هەر لە دراوسێەوە بگرە تا کەسانی چواردەور. وەڵا کاکە ئیش کەمە تەنانەت بۆ کوردەکان. معاملة خوش يعني خوش. اي والله يعني بس هاي يقولها يعني بشكل عام وضعكم شلون؟ زين؟ والله خير يعني جار يعني شاك خوش يعني اخوان. شغل اكو ماكو؟ والله كاكا الشغل هو كم عن كل حتى الاكراد شغل قليل. کرێکارانی کوردستان دەڵێن بەهۆی هاتنی کرێکاری ئێرانی و عێراقی و سووری ئیش بۆ ئەوان نەماوە. عمل هسه ماكو. صح لا هو عمل ماكو. بەخواوانە ئیش خۆی هەر نییە لەبەر ئەوە موچە نییە. کاکە هەمووان عێراقین، ئەوە تا سەرۆکی وڵاتمان کووردە، ئێمە بۆ کوێ بڕۆین؟ وين نروح؟ هو ماكو مشكلة نية يعني بالاكراد ماكو مشكلة، منين يكون هاي اخ. الحمد لله والله. يوميات بكم يعني وەڵا سیارە دەگرین و ئەم کەرستانەشمان پێیە، هەندێک جار بە 10,000 ئیش دەکەین، هەندێک کات زیاترە و هەندێک جاریش هیچ نییە و هیچ پەیدا ناکەین. ئەمە بۆ کرێکارە کوردەکانیش ڕاستە و هەمومان یەک گرفتمان هەیە. كرد بس الحمد لله خوش يعني ناس عايش. هەندێک خاوەنکارێ زیاد لە 12 سعات ئیش بە کرێکارەکە، یان 10 سعات ئیشی پێکا و کری 8 سعات هێداتێ، یان لە هەفتەیەکە ئەبێ ڕۆژێک مۆڵەتی هەبێت لە مانجەکە 2 ڕۆژ مۆڵەتیانەتێ کە بە پێی یاساکانە بێ لە هەفتەیەکە 1 ڕۆژ مۆڵەت و لە مانگیشە 2 ڕۆژ مۆڵەتی هەبێ. جارە لەو کۆمپانیایانی کە چیمەنتۆی ئامادەکراون بە پێی قانون کات دیاری کراوە، بەس لە ناو کۆمپانیەکانی کونکرێتی ئامادەکرا و نەک مەعمەلەکانی بەربەرانی چیمەنتۆوە جیایە کونکرێتی ئامادەکرا و کات مەفتوحە ساحبی ئیش سعات 5 شەو 6 بەیانی 2 شەو تەلەفۆنەکە ئاڵێ وەرە سیارەکە بێنەوە بڕۆ بچۆ بۆ چیمەنتۆم ببارکە و بەیانیش هەتا ئێوارە ئیهێڵەتەوانێ. ئەمە پێشێلکردنێکی زیارەم بۆ حسابەکەن بێگومان نایکەن ئەگەر زیارزش حساب کرێ قانون ڕێگە نادا کرێکا لە 12 سعات زیاتر لە شوێنی کارا بمێنێتەوە، ئەمان 13 سعات و 4 سعات دەیاڵێتەوە. ئەوە سەردەمی قڕۆنی ئوستا بوو کرێکا 16 سعات و 7 سعات و 8 سعات شێکرد. ئەمە یەکەم. دووهەم شێت ئەبێ کە حتا لە 8 سعات زیاتر ئیشی بە کرێکار کرد تا 12 سعات دەبێت کریزیایی بێتەوە بێ کرێکارەکە ڕەزامەند بێ. ئەگەر کرێکارەکە ڕەزامەند نەبێت بووینی خاوەنکارەکە 12 سعات ئیشی پێ بکات. ئەمە یەکێکە لە گرفتەکان. گرفتێکی ترەوەی زۆربەی کرێکاران عەقدیان بۆ نانووسن کە عەقدیشیان بۆ نووسن نوسخەی عەقدەکە نادەنە کرێکارەکە. بۆ یەگەر خلافاتێ دروست بوو پەنانەباتە بەر ڕسمیات لە مامەڵەکردنا. ڕێگەگرتن لە کاری سندیکایی لە سندیکاکانە لە ناو کارگۆ پرۆژەکان. خاڵێکی تر کە گرنگە لە مەسەلەی چەسانەوەی کرێکاران نەڕۆشی کرێکارانە جیاوازی یاساکانی هەرێمی کوردستانە، یاسای کار لەگەڵ یاسای خانەنشینی دەستەبەری کۆمەڵایەتی لەگەڵ یاسای کاری سندیکایی. ئەم سێ یاسایە کە متەڕابیتە لەگەڵ ژیانی کرێکار و مافی کرێکار لە عێراق بە یاسای تازە کارەکرێ. لە 2023 یاسای ژمارە 18 دەرچووە تایبەت بە زمانی اجتیماعی کە بەرفراوانترە باشترە بۆ کرێکار. بەڵام لە هەرێمی کوردستانی ئیش بە یاسای ساڵی 1970 گەکرێ یا ئیش بە یاسای کاری ساڵی 1970 تکری مالعلم لە 2015 یاسایشی کاری تازە لە عێراقا دەرچوو. مەسەلەن لێرە ئێستا هیچ یاسایەک نییە بۆ بیمەی بێکاری کە کرێکارێک لە کارکەوێ بێکارە بێ چۆن بیمەیەکی کۆمەڵایەتی بدرێتی بیمەیەکی بێکاری بدرێتێ. مەشاکیل و بربەست و گرفت لە بەردەم چینی کرێکارە زۆر زۆرە. لەبەرەوە لە دۆخێکی خراپتان ئەوەی کە ئێستا لە واقعی هەرێمی کوردستانە هەیە. کاک عوسمان با ڕاشکاو بین کۆمپانیایەک ناتوانێت زوڵم لە کرێکار کارگەرە و کرێکارە سوڵتە حزب باڵ لە پشتیوە نەبێ ڕاستیان نا
حقیقەتەن بەشێکی زۆر لە کۆمپانیەکان لێرە لە هەرێمی کوردستانە بەشێکی زۆر لێرە لە هەرێمی کوردستاندا ئەم پرۆژانەی کە بەشێکی شەریکن لەگەڵ دەسەڵاتە لەگەڵ ئەو کەسایەتیانی کە لە دەسەڵاتان اینجا حزبی باڵادەست بێ یا لە حکوومەتا بێ یان حتا ئێستا هەندێک حزبی تریشی تێکەوتۆ لە دەر جگە لە دوو حیزبە سەرێکەکە حزبی تریشی تێکەوتۆ کە خەریکی تجارەتی گەورە گەورن و شەریکاتیانی و شتیانی و کەتی تایبەت بەڕێوە بن لەبەر ئەم حاڵەتە ڕاستیەکەی ئەمە یەکێکە لە هەرە گرفتە سەرێکیەکان کە زۆر جار لە پرۆسەی دادگاییکردن زۆر جار لە پرۆسەی چاودێریکردن لە پرۆسەی ململانەی نێوان کرێکار و خاوەنکارەکانە حکوومەت چاودێری لاوازە حکوومەت بە وەزیفەی ڕسمی خۆی هەڵناسێ وەکو پێویست جگەلەوە موسساتی تایبەت بە حکوومەت ئیمکانیەتی کەمیان لە بەردەستایە وەکو دایرەی کار وەکو دایرەی زەمان کە خۆی لە ئەساسە پێویست بوو بەشێکی گەورەی پشکنین هەبێ لە هەرێمی کوردستانە چۆن تۆ بەڕێوەبەرایەتێکی کردو بۆ ڕاهێنان ئەبووایە بەڕێوەبەرایەتێکی بووە بۆ پشکنین لەبەروی بە سەدان هەزار کرێکار لە هەرێمی کوردستانە هەیە بە دەیان هەزار کۆمپانیا هەیە بەڵام ژمارەی پشکنێران لە هەرێمی کوردستانە ژمارەکان زۆر کەمە. کاک عوسمان ئامارمان هەیە ساڵی ڕابردوو چەند کرێکار بوون کە قوربانی یاخودیان بوون یەکێک لە گرفتەکانی تر لە شوێنکارەکانە ژینگەی کارە کە سەلامەتی تەندروستی لە سابوونێکەوە دەست پێکات هەتاکو پێویستی کەمامە و پێڵاو و حاجزی کارەبایی و جلوبەرجی تایبەت و عینەک و کڵاو و قایشی خۆبەستنەوە و مەسعەدی خارجی و مەسعەدی ناوەوە و هەموو شەبکاتانەی کە پێویستە لە کاتی کارکردن کە لە بەشی دەرەوەیە بە تایبەتی لە بینە تەلارسازیەکانە ئەمانە هەر هەمووی ئەم بەشانە مەترسیدارن طبیعەتی ئیشەکە طبیعەتێکی مەترسیدارە خۆی سەختە کارکردنی کرێکار سەختە وەکو بەشێکی تری ئوموری داری نییە بەڵام خاوەن کارەکەن پابەت نابن لە یاسایە لە مادی 1970 تا 1911 باز لە سەلامەتی کرێکارەکە باز لەو ڕشۆنانەکە کە پێویستە چۆن خاوەنکار بیرێتە بەر بەڵام خاوەنکارەکان پابەت نابن لەبەرەوەی کەمترین خەرجی سەرفکەن بۆ سەلامەتی بەداخیشەوە حکوومەت چاودێرەکانی لەسەر ئەم بوارە زەعیفە. وەڵامەکەم وەرنەگرتەوە ئامارەکان چیەڵێ؟ ئەمارەکان ژینگەی کار پێمانەڵێ کە تا ئێستا مەترسی لەسەر ژیانی کرێکارەیە لە پار لە 2024 ئێوە ساڵەکە چۆن دیاریەکەن بەپی یەک بۆ یەکی پێنج یان نەخێ ساڵی ئاسایی ساڵانەی خینە ڕوودێکی ئایاریشە ئامار ڕاگەرین ئێستا ئامارە بەسێکی ساڵی ڕابردوو بە کاملی بکەین واتە 2024 و باسێکم پێنج مانگەش بکەین لە 2024 47 کرێکار ژیانی لەدەستداوە لە 2024 لە یەکی 2024 تا سیویەکی 12 2024 لە یەکێکی 2025ەوە تا ئەم ڕۆکە کە دوێنێنا پێرێ یەکێک لە هینەکان بوو یەکێک کرێکارەکان جیان لە دەستدا لە شاری ئارام کرێکارێکی بیانی بوو کوردی سووریا بوو کورد نەبوو ببورن عەرەبی سووری بوو جیان دەستدا بوو بە 12 کرێکار واتە 59 کرێکار لە ساڵی 2024ەوە تا ئێستا 59 کرێکار ژیانی لەدەستداوە ژمارەیەکی مەترسیدار نییە ژمارەیەکی مەترسیدارە و دوو ئەوەندە سێ ئەوەندەش بریندار هەیە کە بریندارەکان زۆربەی ناتوانانی بە دەقیقی تۆماریکەی لەبەری هەندێک لە بریندارەکانتون چارەسەری خێرا لە نەخۆشخانەکان وەرەگرن نایە سەردیکە خاوەن کارەکان ئیشعار نایەن بە دایرەی کار یا بە دایرەی ئێمە چۆنیدەن لە سەریانەکەی نایدەن لەبەرەوە نایدەن ئەمە ڕۆژێکی خراپە کە لە ژینگەی کارەیە بەداخیشەوە ئێمە سەرباری سندیکای بیناسازی لەگەڵ کۆمەڵە چالاکوانان بە بەردەوام متابعی ڕۆژی کارەکەی شوێنەکانەکەین بەڵام هێشتا ناتوانین لەم ململانەیە خاوەنکارەکان زۆرتر داڕادەکەین. باسێکەکەن ئەڵێن کورد و سووری و ناوەڕاست و خواروی عێراق کوردەکەمە بەستم کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایە ئیشی ئێرەیان کەم کردەوە چی ئێرانی وەکو خۆڵ ڕژاوەت ئێرە ئیژەر نییە گە تۆ بە سیبچی ئێرانی بە 25 ڕۆ ئاگە هەر زۆر ئیش نەبێ ئیشەکە زیاتر ڕسوایەکەن تۆ بە دەرچیەوان بە 1000 چن چونکە ئێمە بە 10,000 قەنەعەتمان نییە ئەوان بە 10,000 ڕۆژانەیەکی ئێرانەکەون زۆر ئیشش نەبێ بڕواکە بلۆک سەی بە 10,000 ئەوان بە 6 بن بە 7,000 بن ئەگەر ئیش نەبێ بە 5 بن ئیشیان نییە کرێوتێلێن
شەوی 5 نان خواردن دوو ئەمە 1000 ئەلە 15,000مان دەستکەوێت لەوە باشترە ئیشمان دەست نەکەوێت. تا چەند گرنگە مەسلەی سەلامەتی تا چەند سەلامەتی خۆیانە پارێزنم کرێکارانە ئەیا من لە بەرزاییەکەونە حەپلێکیان وەکو گروسیە گرتووە نە ئەوەیە من 12 ساڵە خەریکی کرێکاریم هیچ شتێکی سەلامەتیم نییە ئللا پشتمان بەخوا ئەو بەخۆمان و تاڵ بەس یەکەم پشتمان بەخوا بەستەوە شتێ خواویستی لەسەر نەبێ نابێڵین بسم الله یا الله تاڵ ناوی خوا لێ اینجا کاکەژیان بەڵام ڕێکارەکانیش گرنگەوانیە ڕێکارەکان زۆر گرنگە تۆ سەرەکەی کڵاوێکی سەلامەتیە ببیکەیتە سەر من لە شوقاییشم کردووە لە شوقە بەرکەوتووەتە خوار و یاوێتی بەسەری کابراە هانیە گەرە و کڵاوە ڕقاس نەها باغەیەکە ئەوە هەبوایش زیانی پێ ناگەشت تیەگەیت من بلۆکم هەڵا لە ئیشی بلۆکم کردووە لە قاتی یەگەڵ ماوەتە قاتی دووچوونە 2 ساڵ یاری ئاسنم کرد وتم دەی باشە کاکە منەمە تاقیەکەمەوە ئەو نم بلۆگەڵایە سەر سوێم وخایەک بلۆک کەوتە خوارو سرم لا برد وتمانیا بەسەرمە یای بە قاسم حەزەکی سە قاسم بووە پێڵاوەکەم و بۆ داخەنم ڕێکەوە شیتی قاسم کرایەوە ئەگەل لە سەلامەتێک کڵاوێک لەسەر بووە لەوانێن سەرشی هیچی لێ ناتە هەرە وەڵای بلۆکێک کەوتە خوار و یای بەسەرمە یار بتوای بە قاسم هەرە وەڵا ڕێک قاسم تەقی هەر بیای بە مێشکمان سوێن بە پەروەرگار ئەیکرد بە قیمە بلۆکی بیستی گاڵتەیە مامە سێ بلۆکمان هەڵگردووە لە عەرزا ڕۆشتوینە کەوتوینەتە خوارەوە بەسەر قادرمەوە بەس خوا ڕەحمی کردووە چۆنەڵێ بلۆکەکان زۆر نەیاو بە مێشکمانایەتی بە پشتمانە لێرە ئێرانی تایە عەرەبی تایە کوردی تایە سووری تایە سەیسایقی تایە هەڵەبجەیی تایە ئەیتر لێرە زەمزەمکردنیەکە لەوانیە تۆ بە 20 بڕۆی مەڵێ من بە 15م تۆ بە 30 بڕۆی مەڵێ من بە 25م لەبەرەوەی هیچ نییە ئیش نەماوە مەعاشە بێ خەڵک تۆزێ دەستە زوڵێنێ تۆزە بەزەی بە خانۆکەیە تۆ بە ماڵەکەی گۆڕێ تۆزێ ژوڵەی کرێکاریش لێرە تیەکەوێت ئەینا ئیشی تر نییە ئەوەی کە تۆ لێرە ئەیبینی هەمی لە سا هەفتای ئێرانی داماوش لەو دیویژ نییە لەو دی ڕۆژی بە 10,000 کرێکار لێرە ڕۆژانەیە 30,000 وەرەگرێ ڕۆژانەکەی سێ ئۆنەی ئێرانە بەس وەک وای شتێکی وانەکە چونکە تۆ لێرە سیپەیاکە 5 بکرێتێل 2-3 بە ناخواردن 8,000 ینی شتێک لەوەی خۆی لە ئێران زیاترەکەوێت جا لێرە جاربەجار باشە ئەم خەڵکە تێشتێنێ بۆم ئێرانیانە شتێنێ جلێنێەوە تۆزێ باشترە چای بەزەی وەسەیە وەڵا گۆشتش هێ من ئەتای سەی چمەر نەگردووە بەس ینی پارەم دیوە هاتووە گۆشتم دیوە جل هاتووە لەفە هاتووە خەڵک تۆزێ کوردی خۆیان سیلێ ڕەحمیە زوڵێت سەخی تەبیعەتە خێرخوازە وەڵا خێرخوازی هەیە باش ئێستا منی شێکم دەستکە و کابرا 50,000 یاپێم ئێستا خۆم وەکو مژدانی خۆم کابراوتی 50 دێمەوەرە ئیشەکەم بۆ کە چوون بۆ سیتە سەری ئیشەکەم بۆ کرد بانێ ئەمە سەری ئیشەکەت و بۆ نەکەم ئەچمە سەری شەکە و بەدڵم بوو بۆ تەکەم سێرەکەم وتی ئەم جیاوشتانەیە بۆم تەختیکە هەزە بێنە بۆم کوتەرۆ سێرم کەوتم هەزەشی ناوێت بڕۆ خۆمی سێم بۆ تەکتم وتم یەک بلۆکی بیستی هەیە لەم ناوتی بەڵێ تما بمەرەیسە بەڕیزە هەمی پیا کتمەوە نیوەی وشک بوو نیوەی تەر بووتم کاکەژیان وەڵی من خۆم زانیاری تەواومەیە لەسەرم ئیشەی تۆ یەک دینارمەوتی چی وتم جاکە کڕی هەم گیانە تەختیەکەی لە ناو باخشتا تی سەعات یەک بۆ مێوەرە بۆم تەقت کەوتاوە وتم بۆ 50 بە من بە 30,000 بۆ تەکەم وەکو نفسی خۆم مژدانێت وتم کاکە تۆ سی بە من پارەی ڕۆژانەیەک لێسەنم جیایەکەم بۆ کڕ لەوێ داینەوە هەمیە بەم جوان فەرشیەکەم بوو بەس تۆ 50 بە من بۆ بکوتمەوە گوناحتەکە ئەو گڵەن نەرم و خۆشە تەخت کراوە تۆ زانیاری نییە لەسەریەوە تا من بە مژدان قسە و لەگەڵاکەم کابرا زابط بوو وتی من مەمنونی تۆم من مەمنونی تۆم وتی چونکە تۆ ڕازگۆی 50کە و نەخستۆتە گیفانە هاتووێڵی بە 30 شەکەم وتم بە مژدانیش کەی خوا لە هەموو شوێنەی نیێر بەس مژدانەیە بێ لەسەریش دمونە زۆر بە ئینشاڵڵا باسێکی ئەوم بۆ بکە ئێوە گە ڕۆژی ئیشتنێن و ئیشتانە بێتە پارەتان نییە بە ڕۆژانەیە خوانەخواتە شتێکیشتان لێ بێ حکومەت هیچ بیمەیەکتان ناکات حکومەت ئاگای لە هیچ نییە حکومەت بەزەیی بە کرێکارانایەتەوە بەزەیی بە کەس نییە ئەوەیە توێ یا لێرە دانیشی ئەگەیەکێ بوو با بۆ ئیژێ یەشنەوە بۆ ژیژ نی چونکە ئەوەی کە لێرە ئەیبینی لە سانەوەی فەقیرە کە فەقیرش ئیش نەبوو مەزبورە چی بکات دەسەیاتە کرێکاری ئێکە کرێکاری نەبێ خۆ ناچێت دزی بکا و خەڵکە بۆ کوژێ لێرە دانیشێڵێ بچم دوعانە پەیاکەم ئەگە خوا ڕزقیا بێتم باشترە لەوەی کە تووشی غەڵەتم ئەوەی کە تۆ لێرە ئەیبینی زۆری فەقیرە زۆر
بڕوان پێک ئایسی وای تا 10,000 پێ 5,000 پێ من برادەرمە ناوینیانە ماوە تا لە خوارەوە بڕواکەیسە بینیم سوێن بەخوا پارەکانی دەرێنە 2 بووە 2,750,500 بوو پێم بینی ئێستا دانیشتووە لەوێ خەڵک سەیرێکاوەزانی گیرفان پڕە مرتاحە دانیشتووە گە ڕسکە خوا بۆی بنێرێ باشە نەبوو نییە هەبووە باین تا ئێوارە دانیشتن و ئیش نەبێ بڕۆنەوە برادەرم هەیە لەم سەرەوەیە سەعاتێ بەلەی سەلەگەڵ یابووم وتی جاری وایە تا 4 لێرم 4 دینارێکم دەست ناکەوێت ڕۆمە کرێچیش منش پێم دووە گەل لە مانگێکا 20 ڕۆژیشە دەستکەوێت زۆر شکوری خواب چونان 20 ڕۆژە باشە هیچ نەبێت پارەی ناخواردن و کرێچێتەکە و دەرەکەی بەس 10 ڕۆژ لە مانگێکا ئەگە 15 ڕۆژیشی بکەی باشترە چونکە داماوە کرێچیە یەکیان خۆم بووم بەزەیم پێاتەوە لە دڵۆ من یەکیان خۆم لە دڵۆ بەزەیم پێاتەوە و بیرکەرەوەمە کرێچیە دووسایە ئەگەر ڕۆژێشی دەست نەکەوێت ئەم دووسەیە بێ شەو ڕۆژی 7,000 بۆ مناڵەکان و ژنەکەی خێزانی ئەمە کرێخان و هیچ نەبێ بێ 5 دانێک کەمە کورتەکە ئێمە فەقیرانە قسەکەین دەوڵەمانە قسە ناکەین نان خواردنێکی ڕۆژانەیان 50,000 یا 30,000 یا چونە دەروەیەشیان لەگەڵ برادەرێکە چوزانم 70,000 قۆزیەکە خۆن قۆزی دەرەجەیە وەکو چۆن بڵێن ئەو قۆزیانەی تایتانیک هەر تەنها ژوورەوەی 25 بە ژوورەوەی بێەوەی نامپۆی من ئیسا حاليا ئەم 4 کەسم لەگەڵایە ئەم 3 کەسە یەک زەلامیان معاشیان نی یەک زەلامیان ئیتر ئەوەی تایە دەشیان ساق بێ لەگەڵ جەنابتا ئەم ئیشە کرێ و لەخوا بەزیادە دمکردنکەی هەیە باش ئەینا وەڵا هەرچی و پێبێ مەگەر خوای گەورە و کەسوکار و خزم هاوکاری و کاینا کەس وەکو حکومەت دڵنیا بە هاوکاری نییە لە حکومەت هی کرێکار بە تایبەتی هی کرێکار ئەڵێن جەژنی کرێکار عەقڵ نائێورە جەژنی کرێکار قەت بیوێ هەر نەبووە و نەیش لە کوردستانی خۆمانە بە تایبەتی کوردستانی خۆمان نەبووە چیمە تۆ نییە جەژنی کرێکار لە کوردستانە نییە بابێ کاک وەڵا پێویستەکە هەموو شتێکی سەلامەتی بۆ بکرێ بەس ناکرێ پێویستەکرێ ئاڵێ سندیگای هەیە بە ناوی سندیگای کرێکارانەوە تا ئیسا من 15 ساڵە وەسام تا ئیسا نەمدیوە ئەو سندیکام هەر نەدیوە کاتی ئەیبینی تۆ بکەیتە خوارۆ یا بمری یا شوێنێکین بێ ئەڵێن هات ئیتر ئەڵێن هات نازام کە یاد بەس ئەوەیە ئەینا خۆک و ئەو ڕێکخراوی کرێکارە هیچ شتێک تا ئیسا بۆ کرێکار نەکراوە من ئەمە یەکەم جارمە جەناب بیا مقابلەی من بکاوەکو ئەینا وەکو هین ئەوە بۆ 15 ساڵە چێ من وەسام تا ئیسا کەس ناتوو کا عوسمانوەکو بەرنامەی بەدواداچوون ڕاستە تەسویرمان نەکردو ڕێگەیان نەداین بەڵام چوومەتە هەندێک شوێن بەحساب ئەمە شوێنی کرێکارەکانە باوەڕەکەی تەشبیه نەبێ بەوان کە مرۆڤن شوێنی لەوە چێ دوو بێ بۆ ئاژەڵیش دوو لە ڕووی بینەران و جەنابتوو ئەو کرێکارانش گونجاو نەبێت کەچی لێرا بخەون یانی شەو تا درەنگانی یانیڵمە خۆتگوتنی لەژێر زەمینەکە لە شوێنێکی پیسخۆخەڵە ئەڵێ لێرە بخەون لێرەش نابخۆت ینی نازانم تا چەندم زانیاری ئەمە پشتڕاستەکەیت و کشتی وایە کە ئێمە بەچاوی خۆمان بینیمانەوە بەرنامە بەدواداچوون یەکێک کە باسی سەلامەتی شوێنی کارەکەین لە شوێنی حەوانەوە لە شوێنی نان خواردنەوە لە پێداویستەکانی سەلامەتی و هەموو دەست پێکاوتم لە صابونێک دەست بکە بەڵێ ئێمە شاید حاڵی ئەوەین هەندێک لە پرۆژەکان بە تایبەتی ئەوانەی کە خەریکی شارە نیشتە جێبوونەکانن کە 10 قات و 15 قات و 20 قاتە ئەوەی ڕۆژی کارتیە زۆر مەترسیدارە و زۆربەی ڕووداوەکانی لەو شوێنانەیە
من بۆ خۆم ڤیدۆم لەلایە کە چوومەتە شوێنکار ژوورێ بۆ 3 کەس کراوە حەوت کەسی تیا خوێنن جلوبەرجی پیس و پۆخەڵ شوێنی حەمامی پێویستی نیە شتی پێویستی نیە هەموو ئەمانە بەشێکنەوەی کە پێویستە دایری کار بە بەردەوامی بڕە بۆم شوێنە دایرەکانی حکومە بڕۆن وەس حتا سندیکاکان ئێمە لەو بوارە درێخێمان نەکردووە بەڵام بەشێکی زۆری خاوەنکارەکان هەندێک جار ڕێگریەکەن و هەندێک جار خاوەنکاری ژێر متعاونە سەلامەتی ئەو شوێنانەی کە کارگەی پیشەسازی و بیناسازی و چیمەنتۆن و استقرارێکی تایە و بەردەوام ئیشەتیایە ئەمانە نیسبیم لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پیشەوە لە ڕووی تەندروستی باشترە بەس ئەم پرۆژانەی کە تازەن بۆ بنیادنانە ئەمانە بەڕاستی زۆر مەترسیدارن بۆی پێویستە حکوومەت لیژنەیەکی تایبەت دروستکە بەردەوام ڕۆژانە سەردانی ئەم شوێنکارانەکە بەداخیشەوانە بەشی زۆری کرێکارانی ناوخۆین هی دەرەوەی شارەکانە لەو شوێنە ئەخەون کە شایستە نیە بە مرۆڤ و پێویستە کابینەی تازایان بۆ بکرێت بینایەکەکەی توانێت شوقەیەک یەک دانە شوقە 3 دەفتەر 4 دەفتەری تێ ناچێت لە باشترین حاڵەتە ئەگەر بکوالیتەکەشی بەرزێ برە 6 دەفتەری تێچێت باشە ئەیەنە بە 12 دەفتەر و 20 دەفتەر و 30 دەفتەر بە خەڵک باشە تۆ لە شوقەیەک زانین چه قازانجەکەی بۆ نایەی بەشێکی ئەم خزمەتە ئەم پارەی ئەم بودجێ تەرخانکەی بۆ خەدەماتی کرێکاران کە بە دەست و بازوو بیری ئەو ئەم بینایە دروستە کا عوسمان بە ڕاشکاوین و هاوڕێیانە بێ گفتوگۆکەمان کرێکاران زۆر گلەیان لە ئێوە هەیە وەکو سندیکا یعنی باوەڕکە یەکێک لە کرێکارەکان لە بەرنامەکەمە وتوێتی 7 ساڵە کرێکاریەکەم نازان بیناکەیان لەکوێ ئەڵێ یەک کاتەزانم هەیە ئەویش کە مردوم ئەڵێن وەڵا کرێکارێ مرد ئەنی هەستەکەم هەم تراژیدیە قسەکەی هەم تۆزە کۆمیدیشە هەردوو ڕادەریتە من باسم ئاماژەمدا بە خراپی ڕۆژی کرێکاران لە ڕووی ئابووری لە ڕووی یاسایی لە ڕووی کاری سندیکای لامەکۆ ئەمە دلیلی قاتع لەسەرەوەی کە کرێکار حەقێتی گلەی لە حکومات لە خاوەنکار و بە سندیکای کرێکاران ڕێنە سندیکاش بێ من هەموو ڕخنەیەکی کرێکار ئەخەمە سەر چاوەکانم و حەقی خۆیانە بەڵام ڕاستیەکەی ئەم مەسئلەیە چەند لایەنەیە سندیکای کرێکاران من بەش بە حاڵی خۆم لە سندیکای بیناسازی قساکەم بەشێکی زۆری عمر بخۆم ماوە بەم چینە و بەم بزوتنەوەیە لێشی پەشیمانیم بەردەوامی ژەبم ئێمە هەوڵە دەین بەڵام خەلەکە ئەمەیە یەکەم هەوڵە دەین هەوڵەکانی ئێمە حکومەت وەکو پێویست نایە بەدەمی ئەمە یەکەم وەکو هەروەکو چۆن مامۆسایان ناڕازین و ئەو هەموو مزارێژەکە نەکو پێویست نییە وەکو چۆن ڕۆژنامە نووسان بە بەردەوامی ئامارەکانەکانە سوور و خەباتەکەن و بەڵام هەر ڕۆژانە ڕۆژنامە نووس تێ هەڵەدرێ و ئەکوژرێ و کوژرێ و وای لێکرێ بزوتنەوەی کرێکاریش لە بەرامبەر بە ڕەوشێکایە کە حکوومەتێک خزمەتی سەرمایەدارێکە کرێکارەکە ئەمە خاڵی دووەم هێشتا سندیکایەکان بە تەواوەتی بە قووەت نین وەکو ساڵانی کۆن هیچ سەدەمی 50کان و 60ەکان و لە هەمان کاتشە کرێکارانیش ئەبێ خۆ یەک ڕیز و یەک گرتو یەک مەیدان بن زۆر کرێکار هەیە مەسەرەن ئێمە مثلا کاتێک کە هاتوونەتە لامان کێشەکانمان بۆ حلکردون ئەنجا تێگەشتن سندیکا چەند مهمە باشە بەڕینایەنە دامگیریکەن بلە حەزەبکە دوێ پێرێ دانیشتمان لەگەڵ کۆمپانیایەکە کردو 5 کرێکار ئیزەندرابوون بە 1 سەعات گفتوگۆکردن لەگەڵ خاوەنکارەکان هەم لە سەدانەوەتی حقوقی و کرێکارانمان بۆ دەستەبەرکردن چەندین کرێکاری تری مەسەن ئێستا بۆ نمونە ئێمە داوامان لە پارێزگاری سلێمانی کردووە بێ سیستەمێکی کارکردن بۆ کۆنکریتی ئامادەکراو دابنێ پرۆژەکەش ماخستۆتە ڕوو داواشمان لێ کرد دوو جار متابعمان کردو ئامادە نیە کۆبوونەوە بە خاوەنکارەکان کە تەمەەن دیارە کتابی کردو جوابی نادەنەوە مەبەستەکەەوەی خاوەنکار پابەت ناوی بایەسەوە حکومەت چاو دیێری یەک جار لاوازە لە بەرژەوەندی کرێکارانێ سێش سندیکاکانیش هەموو وەکو ژناکە چوارەمشتیش کرێکارانە بێ خۆشیان وێنە مەیدان چکە بزوتنەوەی کرێکاری بۆ کرێکارانی ڕۆژانە نییە ڕاشکاوزان چۆنە بە پێچوانەوە ئێمە وەکو سندیکای بیناسازی بەشێکی هەرە زۆری ئیشەکانمان تەرکیزمان کردو سەر کرێکاری ڕۆژانە چونکە ئەوان کرێکاری ڕۆژانە لە هەمویان چ ساڵ هیچ پرۆنسیبێ نەیانگرێتەوە ئەوەی کە بیناسازیەکە ئیگرێتەوە خۆشت ئەو شایەتی ئەدەی کە بەس لە مەسەلەی زەمان لە مەسەلەی زەمان اجتیماعی زەمان زۆر گرنگ لە مەسەلەی زەمان اجتیماعی ناگرێتەوە ئەوەی چکە لە بۆشایە گەورەکان بە بەردەوامی ئێمە بۆگرێتەوە با بزانین مثلا لە عقدی عملە لە مەسەلەن سەعاتی کارە لە کرێیە لە هەموو ئەمانە حسب عقدەکەی خۆی بۆ جاری وایە کرێکارەکەی کە پێڵی ئەم مافانەوەڵی وڵێ ئەوە ئاساییە چکە من جاری وایە بە مەترێکە مەسەلەن بە مەترە ئیشەکە بزەبن ئەلە جاری وایە کە برا خاوەنکار بە ویژدان چکە بۆ خەڵکی فەقیر و خەڵکی چینی وەسەڵێکی بۆ سەرمایه‌داری لەگەڵ ڕێزمان بۆ سەرمایه‌داران بەشێکیان لەوە چی هەندێ پۆپۆلیستان و تەنابی لە بەژەوریخوان ئەڵێ ئێمە لەگەڵ خاوەنکارەکان جاری وایە بەزەیشی پێمانێت لۆژی سەعاتێکم چیش ئیشمان پێ بکە ئەوان ئەڵێن ئێمە ئەوەمانەوێ کاتێ ئیشمان نەبوو پاڵپشتیە بگرێت من لە ئەمەژە پێدا لێکێ لە قسەکانمان وتم یاسای زمانی اجتیماعی لە عێراقڵی هەر کرێکارێکە 2 ساڵ لە شوێنێکایشی کردی و زمانی کرابێ بێکار بێ بۆ ماوەی 6 مانگە بۆ ماوەی 3 جارە چەند جارێک شتێکی وایتایە کە ئەڵێ ئەبێت
بیمەی بێکاری بدرێت یاسای ئەمە باسی بکەین ئەبێ یاسا هەموار کرێتوانێت لەبەر ئەمە بەرژەوەندی و کرێکایتە خۆ من وەکو شخص سندیکا بۆ معلوماتە خەڵق سندیکا ناتوانێت یاسا دەرکامەیەک سندیکا ناتوانێت پارە با بە کرێکار سندیکا ئەرکی چیە وشارکردنەوەی کرێکار و شارکردنەوەی خاوەنکار کۆمەلگا بەگشتی و فشارێنان بۆ سەر دەوڵەت فشارێنان بۆ سەر خاوەنکار چاودێریکردنی ڕۆژی کرێکاریە من بۆ خۆم لە مانگی 11 و 12 تا ئێستا 11 خولی ڕۆشنبیریم کردێتەوە بە خۆبەخش هیچ خولێکی ڕۆشنبیری لە 25 کرێکار کەمتریانە بۆ هەموو حکوومەت هێرێمی کوردستان یەک خولی نەکردێتەوە هەموو حکوومەت هێرێمی کوردستان بەتەنیا سندیکای بیناسازی لە سلێمانی 11 خولم کردوێتەوەوانەیە مەبەستەکەم چێ بەڵام ئایا ئەمە بەتەنیا ئەم سندیکایی مەدەرخەتی ئەبێ یەکەم کرێکارانی خۆیان وشار و بێنە بەیدان دوو ئەبێ ئەم حکوومەتە بیل لەوە کاتەوە ئەمە ئەم کرێکارڕە ڕنج و ماندووبوونی ئەوەیە وڵاتە پاکەکرێتەوە ڕنج و ماندووبوونی ئەوەیە ئەم وڵاتە بنیاتەنرێ ئەم وڵاتە پێشەکەوێت کار عوسمان کۆتا بنیەکانی کرێکاران لە حەقی خۆیان لە ڕۆژێکی خراپان سەرباری خەباتی خۆیان و خەباتی سندیکا حکومەت نایە بەدەم داخوازی کار و پشتیوانی خاوەنکارەکە کار عوسمان دەست خۆش بێ کۆتا پرسیارم بە دوو ئاراستەیە پلانی خێرا بۆ ماوەی ساڵێکە بێت چی بکرێ پلانی استراتیژی بۆ کرێکارانە بێت چی بکرێ یەکەم ئەگەر پەرلەمان کەوتەوە کار یەکەمین ئیش ئەو کەسانی کە خۆیان بە دڵسۆزی کرێکارەزان ئەبێ یاسای زمانی ئیجتیماعی و یاسای کاری تازە بۆ هەردووچینەکە بۆ هەموویەک دێتوانێت یاسای کار یاسای زمانی ئیجتیماعی یا سندیکایی تازە دەرکەن ئەشتوانە سوود لە یاساکانی کێستەی عێراق دەرچووە پێوەڕێوەڵەکەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم حکوومەت کۆمەڵە تعلیماتی تازە دەرکات لەسەر ئەم پرۆژانەی نیشتە جێبوون کە ئەبێ لیژنەی نابێت کرێکار بخرێتە سەر ئیش بەبێ ئەوی ناسنامەی سندیکاوێ کرێکاری بیانی نێنرێتە ئێرە بەبێ ئەوی ناسنامەی نەبێ بۆچی بۆی کرێکار بزانێت ناوەندێکی شوێنێکەوە ئەڕوا لەگەڵیان لە هەمان کاتا ئەو داواکارانی کە کرێکاران ئەیدا بە وەزارەتی کار و شوێنەکان پێویستە بە زووی بچن بە دەمیێوانەیە واز لەم ڕۆتینیەکانە بێنن و ئەنجا خاڵێکی تر پێویستە دادگاکانی کار زیاد بکەن ئێستا لە پارێزگای چووک سلێمانیە بە هەموو ئیدارە سەرۆخانەوە یەک دادگای کارەیە ئێکەیسەکانی کرێکاران زیادی کردووە و خاڵێکی تر کە لەسەر حکوومەتە پێویستە بە ڕێبەراتی پشکنین بکاتەوە لە هەموو پارێزگاکانە بۆی پشکنینە زۆر بێ چاودێریکردن لەسەر ڕەوشی کار زۆر بێ ئەوانە ئەنج سندیکاکانیش بەڕاستی من بۆ خۆم لەگەڵەوە ئەبێ سندیکاکان ئەکتیڤتر بن لەو سندیکایانی کە لەمە پشتر هەبووە کوردەکان دەڵێن ئێرانی و سووری و عەرەبەک هاتۆ بۆی ئیشی ئەمەنەماوە دەی لەکوێ ماوە ئەمە ئێمە کوردەکەی نەمە دێری کارەکەمان ماوە ئەوانیشی خۆیان هەیە کار ئەوانیشی خۆیان هەیە ئاشنایە لێرە ئاشنایە ئاشناو نەبێ بەس ڕقەم و پێنەبێ ناو بەنەکار ئاشنا خۆیە کابرا شەو زەنگەدات شەو زەنگەدا بۆ ئاشنای خۆیە باتە کارویتر تۆل ئێمە لەگرامێنی ئاوای واتاتەوە بڵێ کوردەکە وەزئی باشە بەس ئێمە باشووە ئەرە وەڵا ئەمان ئیشەکەیان نێڵاوە وا ناژە وا ئێمە ڕز ئەوانمان نەبرن ئەوان بوونە سەبای جەمێ بۆ ئێمە ئالوای سارەی نێوێسی یەقە 20 نەفەرتی ئیتەوانە چلو ئێمە جاوامێ توانژەی جەناب دەکەین و دوو قسە خۆشمان بۆ کەوتەوە پێیانێژن کاکە ئێمەین و ئێمە نازانانی عەرەبیەکە ئەوەی باڵە کوردی ئێرە وەکو ئێران نییە ئێرانەکە بزانن عەرەبی نازان عەرەبیشی لێیە ئیسا خەڵکی ڕۆژەڵات فارسیە زانێ بەڵام مەرج نییە کوردەکەی ئێرە عەرەبی بزانێوانە عەرەبن زۆربەیان عەرەبن هەرە وەڵا عەرەبێ لە نایەڵات ئەو عەرەبێ لە نایەڵات هەرە وەڵا هەرە وەڵا یعنی وەزعێکە بەدڵیەوە نییە ناوەڵا بەدڵی ئێمە نییە بەس بەیان فقط ئیم شەو هەڵمەگرا بەیانیە ڕۆمە بۆ ڕۆژەڵات چەندێکە لە باشووریت لە هەرێمی کوردستانی وەڵا دەشەوە بەس پاسپۆرتەکەش مەنگیرا 6,000 غەرامەت بەندا هەرە وەڵا هەفتەکە چەند ڕۆژی ئیش نەکردووە وەڵایی چوار ڕۆژی ئیشم نەکرد بە 3 ڕۆژی ئیشم کردووە ئەو 3 ڕۆژە 100,000 ئیشم کردووە 100,000 ئیشی کردووە بێ
6,000 پاسپۆر بیت و 4,000 ئارەوەڵا بچێ چمەوە ئارەوەڵا ئەی بچێ چمەوە بەچی بچیتۆ ئەی بچێ چمەوە لێ پارەمان نیە چینەوە بەخوا پارەمانی کاوە ئەمە توێژێ لێ پارەی وێساوی لە کۆتایی بەرنامەکەدا بۆمان ڕوون بوویەوە دوو جۆر کرێکارێک کرێکارێک ڕۆژانەیە کە حکومەت بە هیچ شێوەیەک دەعم هاوکاری ناکات لە ئەگەری برینداربوونی یاخود نەخۆشکەوتنی یاخود چوونە تەمەنەوە بە هیچ شێوەیەک هاوکاری ناکات و پێیان نوردی کرێکاری ڕۆژانە ئەوەی دیکە دەبێت بە کرێکاری کۆمپانیاکان و باڵەخانەکانن کە لەلایەن کۆمپانیایەکەوە سەپۆرت دەگرن و بیمەیان بۆ دابین دەکرێەوە قەرەبوو دەکردنەوە بەڵام بەداخەوە ئەوانیش بەهۆی ئەوەی کە ئەو مەرجانەی پێویستە بۆ سەلامەتیان ناگیرێتە بەر وە لە هەمان کاتیژا و کۆمپانیانە کەم تەرخەمەندەبووی کە پێداویستەکانیان بۆ دابین کە بۆ سەلامەتیان و تەنانەت شوێنی مانەوەیان وەکو پێویست نییە و ئەو ئیمتیازاتانی کابێ هەیەن پێویست نیە ئەوانیش بە شێوەکانی دیکە بوونەتە قوربانی و هەفتانە و مانگانە گوێبیستی ئەوە دەبین بەداخەوە کە کرێکارێک لە باڵەخانەی کۆکەوتەتە خوارە و دیاری بەدەستداوە کە نوێترینیان چەند ڕۆژی ڕابردوو بوو کە بەداخەوە کرێکارێکی دیکە لە کاتیدا لەیەکرد لە باڵەخانەکان کۆتە خوارە و دیاری بەدەست کەواتە حکومەت وەکو پێویست بەدەم کرێکارانەوە نەچوو هاوشێوە چین و لۆژەکانی دیکە ئەم توێژەشی فرامۆش کرد تا بەرنامە بەیەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خوددار نەدەستپێت. بس بعد ذلك